2018 باوکو بۆ چاوەکان برای زاوە کاکە داریوش هەر بشی بۆ کوردستان فیلم تایبەت بۆ کاکە برزووی قادری ئەچۆ بۆ کاکە باقر بۆ کاکە جافر بجي ما مصر شكو بجي هرد لي خالي ساكننا يا ربي هرد لي ساكننا يا ربي سجارة وديما بترفع تربي سجارة وديما بترفع تربي ليلي كان ليلي تاريكم روشن كراون دنيا تاريكم روشن كراون لەلایەن باوکی ساوا چای بەس بۆ سەرجەم میوانە بەڕێزەکان باوکی ساوا 5 گڵاساری بۆ سەرچۆپی تاگاوانی داوا ئەکا لەو برابەڕێستانە تەشی بێن بۆ پەرکێ میوانەکان باوکی ساوا هەڵە تەشی بێن بۆ پەرکێ ماڵێەوە بەس ماشەڵڵا چاوەکان زاوا بژێ باوک ساوا بۆ گشت میوانەکان تایبەت داوای هەڵپەرکیان لێکان لەلایەن کاکە برزووی پەشابادی تایبەت بۆ کاکە برزووی قادری بۆ مامۆستا ڕزگار قادری بچین بژێ سپاس ماڵەکەمی کوردستان فیلم کاکە غەفوت بسڵانەی بۆ کاکە دڵا کاکە بۆ کاکە فارۆق بۆ براکەی بۆ سەرچۆپی تاتوواگاوانی کاکە داریش پاڵا بەس بۆ ئەندامانی کۆر موسڵاف بۆ مامۆستا ڕزگار قادری بۆ مامۆستا شێشکۆ خۆمان بۆ ئەندامانی کۆڕ هێڵپەرکێ داواکە لەو میوانە بەرزانە تەشی بێن بۆ پەرکێ ماڵێەوە بەس ماشەڵڵا کاکە ئارمین 100 گەڵاساری بۆ سەرچۆپی کاکە ئارمین ماڵێەوە بەس ماشەڵڵا دڵم کەوتە گێژ بەحری خەیاڵان دڵم کەوتە گێژ بەحری خەیاڵان مردنم خەسە لە دووری باڵان مردنم خەسە لە دووری باڵان لەیلی گیان لەیلی وەری مەلاوە لەیلی گیان لەیلی وەری مەلاوە دنیای تاریکە روشن كراون دنياي تاريكه روشن كراون هلا يا أقرينا كاكا جلال 100 گەڵاساری بۆ سەرچۆپی تاگاوانی کاکە جەلال ماڵیەوە بسمە